کۆتاجاری کە هاوڕێکەی و هاو پێشمەرگەکەی و هاوژینەکەی بۆم باسی کرد لە کۆتا چرکەکە هاواری کرد بێ دەرەوە تێ حەز ناتوانم بێمە دەرەوە لەبەرەوەی کە هیچ پۆشتنی وە دوای ئەوەیش ئەم کاراسەدا ڕوویدا سەر چیە لە سەرەوەی کار لەلایەن ئیداری نەخۆشخانەکانی سلێمانی پێشوازێکی خراپی دەکرا ئەوەیش خەتای سۆشیال میدیا بوو لەسەر نامەیەک کە هاوڕێکەی نووسی بووی بەڵام نامەکە وەها نەبوو خەڵکی سلێمانیت بگرێتەوە بەس خستەخانە و بەرپرسایەتی بەرپرسی خستەخانەکانیش نەک دوکتۆرەکان نەک پرسنلەکانی نەک پەرستارەکان چون هەموو کەسێک ئەزانێت دوکتۆر ئەو پەڕی ڕێزی هەیە بۆ نەخۆش قەت ناتوانێت دەستبەرداری نەخۆشەکەی بێ لە هیچ سات و کاتێکە بەڵام ئەوەی شۆکاری خۆیان هەبوو لێرەوە لەسەر گۆڕی شەید غەزال چی بە دوژمنانی کردەوەی ئەڵێم غەزاڵێک ڕۆی بەڵام هەزار غەزاڵی تر دروست بووە